سڵاوتان لێبێ بەڕێزان. سەعات نزیکەی حەوتی بەیانیە. خۆتان دەزانن لە ناو ژەمە خۆراکیەکان ژەمی بەیانیانێکی کە لەو ژەمانەی کە زۆرترین سوودی هەیە وەتوانی بە دڵی خۆت نان بخۆیت. بەنامەم جاری مایکی پەیام لەسەر ژەمی بەیانیە. بزانین هاوڵاتیان تا چەند گرنگی بە ژەمی بەیانیانە دەن وە زیاتر لە بەیانیانە چ جۆرە خۆراکێک دەخورێت. لەگەڵمان نابن من بەشێک لەوان وەرەگرم و لەگەڵ بەشێک لە ئەو دوکانانەی کە نانی بەیانیانیان هەیە قسە دەکەم ئێوەش بینن ماڕوون فەرموو. لەگەڵ ژەمی بەیانیانە جەو چۆن؟ لەگەڵ نانی بەیانیانە جەوم زۆر باشە. ئەوەتی تەمەنمی بە زۆری حەزم نان و ماز بوو. نانی بەیانیان لە هەموو نانێک باشترە. نانی بەیانی وزایە بەلەش. نانی بەیانی لە هەردوو ژەمەکەیکە بە سووترە و ئیسیفادەی زۆرترە و تەندروستتر. نانی بەیانی وزایە بەلەش بەیانیان هەر زۆر زەرورە، یعنی ئەگەر ژەمەکانی تریش نەخۆی بەیانیان زەرورە. جەنابەت وەکو دوکاندارێک ئاتووی بەیانیان سەعات چەند نانی بەیانی دەخۆیت؟ وەڵا ئیتر لە دەوری حەوتایی خۆمیتر حەوت بۆ هەژ لەو بینیا زیاتر بەڵێ بەڵێ. زیاتر لە بەیانیانە چی بەکارێن؟ هێستەکەی چ شتێک سوودی زیاترت پێ؟ وەڵا ئیتر هەر نان و ماستەکەی زیاترەی خۆین ئێمە زیاتر ماز باشەی لەگەڵ نانە بەڵێ. جگە لە با بڵین ئەو خواردانە وەکو چاو و شیر و ئەمانە زیاتر هەر لای خۆمان خەڵک چاخوا تۆش هەر بە هەمان شێوە هەر چای یا خۆشتی دیکەی لەگەڵا؟ وەڵا من بەیانیان خۆی هەر نان و ماستە خۆم چاشی لەگەڵا خۆم و تاویتر مەبەست چییە؟ وەکو لە ڕووی تەندروستیەوە باسەکرێت دەڵێن ژەمی بەیانیانە و ژەمەیە کە هەرچەندێک بخۆی کێشەی تەندروستی نییە، بەڵام ژەمەکانی تر ڕەنگەوانن. بەڵێ بەڵێ بە تاچیت بەیانیان وزایە بە لەش لەبەرەوەی لەش زەرورە پێی بۆی مێشکیش بکەوێتە ئیش و وزەیەکی تەواو بابە لەشیە ئەو ئینسانە و هەم چالاکی ژەبێ و ئیتر توانایەکی باشیە بێ و بەرگریەکی کەنانی بەیانی خواردبێ نانێکی باش خواردبێ ڕۆژێکی پرۆزەیە بێ چالاکیت بە تاجی چالاگە بێ حتا لە ناحەی بیرەوەری وشتەوە مێشک چالاگە بێ زۆر ئیسفادەی هەیە بۆ جسم چۆن پێشەوەی بێمە بەرنامەکە ئەوم خوێندەوە کە بۆ بیرکردنەوە و یادگەی زۆر. بەڵێ بەڵێ بە تاچیت بە تاچیت ئەو قوتابیانی کە یانەوێت یادگەیەکی باشیانە بێ بیرکردنەوەیکی باشیانە بێ بۆ دەرزەکانیان نانی بەیانی نابێت. تاچی تۆ مناڵ ئەگەر قوتابی بێ لە قوتابخانەوە لە مەکتەب مەفروزە بەیانیان پێشەوەی کە بڕوا بۆ مەکتەب نانی کاملی بیتێ چکە ئەو مناڵە خاصن لە دەرسی یەکەم و دووەم و سێمە ئەگەر برسی بێ هەر خەیاڵی لای نانەگا بێ تەرکیزی زیاتر لەسەر ناوسکی و خاصن گەر ماعیدەی بەتاڵ بێ ئیدە تەرکیزی لای خواردنەکە بیری لای خوێندنەکە نابێ بەعکسەوە نانی بەیانیان بزات بۆ تەلەبە و بۆ قوتابی زۆر زەرورە. یعنی مناڵ من وەکو خۆم دوو سێ مناڵم پەروەردە کردووە زۆر تاچیدم لە نانی بەیانیان کردوێتەوە زۆر زەرورە. یعنی لە هەموو شتێ زەرورترە نانی بەیانیان قووەتە ئیتر ئەوە ئەگەر ئەو نانەی نەیتیە ناتوانێت ئەو مناڵە چالاک نابێت لە قوتابخانە سەرچاو بەڕێز. کاکە سڵاوت لێبێ. ناوی جەنابەت؟ دیلمانی براپچوو. کاک دیلمان برای گەورەی تۆ بینی چۆنە لەگەڵ بەیانیان ژەمی بەیانیان؟ وەڵام خۆم ساعات کە دەوری 6 هەڵەستم لەخەوە بەیانی 6 هەڵەستی خۆم نانم بۆ ناخوێ مەعیدەم نەیبا نانی بەیانیان ناخۆت هەر نایخۆم بەس لە چاو ئاو زیاتر هیچ شتێکم ناخۆم شتێک لەگەڵ بەس چاکە خۆی دوتەوە بەس چاوا خۆم ناخواردنیش بڵێ خووە خوو ئەستا تۆ هەر زۆر خۆی هەر قەڵەوە بێ هەتۆ نابێ بیری لە ژیانی خۆ بکەیتوانین کە قەڵەو بووی تووشی نەخۆشیەوی تووشی هەزار ناخۆشیێکە بێ. باشە بەڵام کاک دیلمان دەڵێن لە ڕووی تەندروستیوە نانی بەیانی ژەمێکی باشە یەکێکە لەو ژەمانەی کە وزت پێدا چالاک تەکا بۆ ڕۆژ بۆ چەندێکە دابڕاوی لەگەڵ ئەو ژەمەیە؟ من هەر لەوەتی هاتومەتە سەرم ژانەی خۆم بە مناڵیش نانم نەخۆن هەر ماست و پەنیر و قەیما خۆم شانش ناخۆم بەیانیان هەبیانیان نانم بۆ ناخۆم مەعیدەم نەیبا. جەنابەتیشی چییە وەکوی شوکە؟ ئیشی مەقەباوشەکەم مەقەڵاتەوەکەم تۆ بەیانیان کە بەو با بڵین بەس چاخۆیت و شتێکی لەگەڵا ناخۆی ینی وزە لەشت لاواز نابێت ینی داوای خواردن بکە؟ ڕاستکە دەوری سەعات وانسار ڕۆمانێ یەک شەم نانی نیێڕۆ خۆمیتر نان ناخۆمەوە حتا سبەی ئێواران ئەگەر خۆی یان کەوچکێ برد دوو کەوچێک برنجە خۆم زیاتر هیچ کە ناتوانم. تۆ ژەمی سەرەکی تۆ ژەمی نیێڕوان باش نیێڕوانە بەڵێ بەیانیان بەس چاک چایەک ئاوێک خۆی چاو ئاو هەر چاو ئاو لە چاو ئاو زیاتر ناتوانم.
ئێستا بێ لە نانم بۆ بێنە مەعیدەم نایبە نایبە خۆ ئەگەر من داوەتێکت بکەم بۆ نانی بەیانی هەر مەعید نایبە بۆم ناکرێت ڕازەکەی بەس بەخوا من ئەڵی بیکەسی ڕووی تێکردوم من کە کامێرۆم تێگەڵی بیکەسیە ئەڵی بیکەیسی ئەرە وەڵا باشە ئێستا لە بەیانیانە زیاتر حەزت لە چییە چ جۆرە خواردنێکی من ئەوەتی تەمەەن مێ بە زۆری حەزم نان و ماز بووە نان و ماست بەڵێ باش ئەیش جگە لەو بابەت شتەکانی دیکە وەکو بۆ نمونە هەیە ئێستا حەزی لە جگەرە حەزی لە قەیماخە بە بڕی کە من زەخت توشتم لەگەڵایە لەوانەیە ئاوا دوو مانگە جارێ یەک دوو شیش خۆمی یا زۆر تاالبیۆنی خۆمی لێ نایم نانی بەیانی ئەڵێن جیاواز لە ژەمەکانی تر ئەم هەرچەند بخۆی هیچ کێشت بۆ دروست ناکە و بگرە سوودیشی زۆرە بۆ لەش ئەمە نایم بە تەجروبە هەست کردو بەیانیان بیخۆی ڕۆژەکەت پڕۆزە و چالاکترە بی و ڕۆژەکانی نانی بەیانیان عیبی نییە بەس چووکە ئێمە ماستە خۆین ماست ئێمە کرێکاری چینی کرێکار کە ماستە خوا دوایی باش هەر 20 دقیقە خۆیەگرێ دوای چارێکی 20 دقیقە بەڵام مرتاحی پێ یعنی ئەوە نی عەزێتێ بە حەزێتی لاشت عەزێتی گەدە و نایە بەڵام بەرگە ناگرێ باش ئەو ماستە ئێستا هەیە بە بەراورد بە ماستەکانی جاران هەمان لەزەتی ئەوەی هەیە یا فەرقی نەوەڵە وەلی زەدەی نییە جاران خۆشتر بوو ئێستا هەموو شتێکی جارا خۆشتر بوو باشە بەس ئێستاش هەر زۆربەیمانە بەرهەمی مانگا و با بڵێ مە ڕوو بزمان ئەو ئیجاران نییە جاران ماساژیان بۆ کەی لەو کاشتێ قوڕەکەیە هەستەگەر بیخۆی ئەرە وەڵام ئەڵام ئێستایشی تاشتیا بەسەر نییە هیچ شتێ وەکو خۆی نەک بڵێ ماست هیچ شتێ وەکو جاران نەماوە بینێ لەگەڵانی بەیانیانە چۆنە خۆن وەکو عام وڵی وەکو ئەمنانی بەیانیان بە زۆری خەڵکەکە ئێمە حەزی لە نۆکاوە نۆکاو ئەخوا مەسەلەن لای تۆ نۆکاو داوە لای من بەش نۆکاو هەیە و ئەتر وەکو لەفا گۆشتی خۆماڵیمان هەیە و ئەوە قیمەیە گۆشتی گوێرەکەی خۆماڵی و ئەوە جگەری فرێشە و ئەوە پەتاتەیە و ئەی بێ ئەوە مریشکی شەوتا بەسەر ئاگرۆشتەرە نەخڵاوە ئەی خۆت بەیانیان زیاتر چ شتێکە خۆی زیاتر حەزت لە چی وڵی من بەیانیان خۆم بە زۆری نۆکاو ئەخۆم لەگەڵ پەتاتە نۆکاو پەتا باشە لە ڕووی تەندروستیوە دەڵێ نانی بەیانیکێکە لەو ژەمانەی کە هەرچەندێک بخۆی هیچ زەرت لێ نادا سوودیشی زۆر قوربانانی بەیانی لە هەردوو شەمەکەیکە بە سووترە و ئیسیفادی زۆرترە و تەندروستترە لە ماڵی خۆتان تا چەند گرنگی بە نانی بەیانیە ماڵی خۆمانە درۆ عەرز نەکەم حتا ئیسەکەی باوەڕ ناکەم جەستیش لە ماڵی خۆمان نانم نەخواردووە ینیەوە زوو دێ بۆ دوو وڵی ئیتر من جەژنانی بەهۆی شوێنەکەمان و موقعەکەمان و لەبەروی کە غەریبە ڕوومانتەکە جەژنەریش دوکانمان هەیە لاشە ساقی نانی جەژن ئێوارانی خۆ من لاشە ساقی ساعت چەند نانی بەیانیانە لێرە وڵایتر کە هێم شتەکان حازرەکەم بەدەم ئیشەکەوە تیکێ لە موتیکەی نۆکایەک و پەتارێکەکەم بەسەر ئاوەتی وردۆتە خەریکێ ژەمەکەی تۆ مشەکە لە بەتێکڵاویە باشە بەڵام لێرە ئەوەی کە ئەبینم زیاتر بابەتی ئەو نۆکا و خواردنەکانی ترە ماست و پەنیر و ئەم جۆرەشتانە بەکار نانی قەیما خۆمشان شوێنێکی من ئەوەنی لە بڕۆ منی ئیجازەی ئەوەم نییە قەزم خۆت نایان خۆی خۆم بە زۆریە علی بلێم هەموو ڕۆژە هەر نۆکا و پەتاتە خۆم وانە یان مریشکە خۆم یان جگەرە خۆم ئەنێرم شۆربان بۆیە لەو مەتەمانە مەسەرم حەزم لە ماسە ئەچم لەو حەدیقەلا مزگەوتی گەورە چاخانێکی تێ ماسەکەی چاکە ئەچم لێ بای هەزار نارەکردم و تو بۆ خۆم لێ بە دوونانی گەرمەوەی خۆم منداڵ هەیە قوربان ئارە وەڵایی بەرێ دووژنم هەیە بەڕێز بۆ مناڵەکان تا چەند گرنگی مەنانی بەیانیە دەی تا چەند ئامۆژگاریت کردوون کە بەیانیان کەچن بۆ مەکتەب پێش ئەوە نانی بەیانیان بە باشی خوارد وڵی نانی بەیانە دایکەن بۆی ئامادەکە ئێتر قەیماغیان بۆ کڕم و هێرکیان بۆ کڕم و پەنیریان بۆ کڕم و ماسییان بۆ کڕم و ئەمە هەنگوینەوە ئەمە گوێزە و تر ئەمانە هەر بەیانی هەرێکی شتێکە خواابی هەموو لەسەر سفرەکە حازر بێ بچن بۆ مەکتەب ئەبێ باش نایان خوارد بەڵێ بڵێ دەڵێن بۆ یادگە بۆ بیرکردنەوەجاگەر تۆ نان نەخۆی معناوێ لە دەزیشە هیچی وە لەبەر ناکی لە ژەمی بەیانیانە خەڵک داوای چیتانێت زیاتر ئێمە داوای جگەرمان لەکەن بەڵێ شتەکانی دیکە وەکو بۆ نمونە گۆشت وەکو جگەر و گۆشت و کەباب بەس بە دەرەجە یەک خەڵک بەیانیان جگەرە خوا بەڵێگینا کەباب و گۆشت شێر ڕوا بەزۆ بڵین زۆرینە بڵین لە 10 کەس ئەگەرمێنە داو دوکانەکەەوە تەڵێ لێ 5 داوای جگەرەکە خۆت لەگەڵ ژەمی بەیانیانە بینە چۆنە چ شتێک زیاتر لە بەیانانە گرنگی پێ گۆشت
وە تاقەتی جگەرەکەت وڵی دەکەوی وەکو حەزا ئەویشە خوێن بە زیاتر ئەمە بۆشتە خوێن باشە ئەی بابەتی بۆ منە ماست و پەنیر و قەیماق و ئەمانە وڵی هەمانەوە ئێستا و چاخانەکانیان بەزۆکو ئێمە خۆمان بە ڕێژێکی کەم قەیماق و مازە خوێن ئەس زیاتر خواردنی خۆمانە خوێن وەکو ماڵەوەتان زیاتر لە بەیانیانە سعات چەندە نەخۆن ئێستا هەندێک ماڵ ژەمەکانی گۆڕاوە درەنگ هەڵەسن ژەمی بەیانیانە چێتە نزیکەی سعات 11 تر ژەوی نیمەڕۆ نامێنێ یان جۆرێک تێکچوون هەیە لە ژەمەکانیانە لە ماڵەوەتان زیاتر سعات چەند گرنگی بە ژەمی بەیانی کە دەوامە بێعادەتن بەیانێ مناڵەکان دەوامیانەیە ساحە و دەڵەسن احتیاری پێش دەوام نانەخۆن و احتیاجیش نیوەڕۆ دوای مانگی نیوەڕۆ نانەخۆن بۆ مناڵەکان گرنگی بە نانی بەیانیە دەی پێشەوە بچن بۆ ئێمە زیاتر بەیانیان مناڵەکان زیاتر گوێز و ماستەخۆن ڕستەکەی لە ڕووی تەندروستیەوە باشترە بۆیان با بڵێن لە مەکتەب یادگە و بیرکردنەوەیان باش گوێزەکە زیاترە خوریان بۆ مشکیشی باشە وەکو دکتۆرەکان باسیەکان تەندروستی و پزیشکی وڵێن گوێ زۆر باشە زۆرینەی ینی بەیانیان زۆر بێمانە گوێزەخۆن لەگەڵ ژەمی بەیانیانە جەو چۆن لەگەڵ نانی بەیانیانە جەوم زۆر باشە ئەوەتی تەمەەن مێ بە زۆری حەزمنانە ماز بوو نانی بیانیان لە هەموو نانێک باشترە نانی بەیانی وزایە بەلەش نانی بەیانی لە هەردوو شەمەکەیکە بە سووترە و ئیسیفادی زۆرترە و تەندروستترە زۆر باش هەموو شێ بخۆم هەراوە زیاترم بابەتانەی خۆت یاخۆت ماست و پەنیر و قەیماق و ئەم بابەتان بەڵێ وڵاوانەژە خورێت زۆر بێتر هەیە کەمتری خوا من خۆم کەمتری خۆمانە هەراوە تەندروستی کە باسەکرێ لە ڕووی تەندروستی و ژەمی بەیانیان ژەمێکە هیچ زەرەری نییە و سوودیشی لە هەموو ژەمەکانی تر زیاترە تا چەند خەڵک گرنگی بە نانی بەیانیانەدا لێ وەڵایی خەڵکی ناوبازار زیاتر پێەیە تا پی ماڵۆ بکێتە ناوبازار بەیانیان زوو زیاتر پەری پێیاوە لێرە بەس خەڵک زیاتر داوای جگەرەکە هەرەڵا جگەر و گۆشتوانە خوێ بەسە کەبابوشەدەوە نیوەڕوانە بۆ بەیانە داوای کەباب نان بەیانە کەباب کەمترە خوێ بەس جگەر و گۆشت لە ڕووی تەندروستی وەکو باسەکرێ دەڵێن بۆ بیرکردنەوە یادگەیشت باشە ئەو ڕۆژانی کە نانی بەیانیە خۆی هەستەکەی پڕوزە و چالاکتری بە بەراورد بە ڕۆژەکە تاوان بەیانیان وزەیەکی کەداتی هەتانان نەخۆی هیچ شتێک شێوە ناکرێت بەڵام بسا زۆرێک لەو گەنجانی کە وەکو منوتۆن ڕەنگە هەندێکیان گرنگی زۆر بەنانی بەیانی نەدەن ئەوە درەنگ هەڵسەنیتر بێتە نیوەڕۆ وڵای چ خەڵکێسەوەی دێت وڵای دە و 11 لەسێ لە خەڵ تر نانی گرانی چی بووە لەگەڵ نانی بەیانیانە جەوم زۆر باشە بەس ئەوە شەری ئاسایە بەیانیان لە نانی بەیانیان استفادەکەین سوودە ئەڵێن نێکی گەلەو ژەمانەی کە زۆرترین سوودی هەیە هەروەڵا هیچ زەرەرێکی لێ نەوەڵات چونکە ئینسان لە دوای ئەوە ئەجوڵێت یان ئیش و شت ئەکا حکمی ئەوە بەڵامی تر نانی ئێواران یەکێکە دو شتانێکە زۆر خراپە بە تایبەتی ئینسان دوای ناخواردن ئەخەوێ یا میوە ئاخوایە کۆمەڵەشت ئەوە شتێکی باش نییە بەیانیان دوای ناخواردن تۆ ئیتر ئەژوڵێ هەتا ئێوارە والله ئەرە وەڵام تا سعات 12 لێرەم تر لە 3:30 ئێمە دەرەوە 3:30 شەو ئەرە وەڵا بەیانیان زیاتر چ شتێکە خۆی حەزت لە چییە وەڵی تر خواردنەکانی گۆڕ ئاگۆڕێ بەیانیان جاری وایە لە ڕێوە جارێکەوە نان و ماسەیە قەیماغی مسۆگەرم دوا ئەوەش نۆکا و مریشکە نازانم سەر و پێەیە کۆرەیتر و گۆشت و جگەرە لەم ناوە ماشەڵا خواردن زۆرە خوانەی بڕێ بیرم خەڵکیش سەردانتانەکە ئەوان زیاتر حەز داوای چیەکەن زیاتر حەزیان قسە ئێمە کۆمەڵێ میوانیت جاری وایە لەو بەرە کەبابخانێکی سەفەری هەیە لەو بەرەوە عارەبان و مێزە لەوێ نانە خۆنیان لێرەش حەزیان لە قەیماق و هەنگوینەکە هەیە بەخوا ئەوەش ئەخۆن بەسەرا ئارە بەخوا یعنی لە ڕووی تەندروستیشەوە بۆ بیرکردنەوە بۆ مێشک بۆ لاشە نانی بەیانیان زۆر زۆر بەسن ئەوە شتێکی زۆر وازەحە ئەوە هەر قسەی ئێمانی هارینی پزیشکەکانیشە ئەرەوەڵا گە ڕۆژێک نانی بەیانی نەخۆی ڕۆژە زۆر بزە و چالاک نی تەوازنی ئینسانەکە تێگەچێ ئینسان چاری وایە لەگەڵ نەخواردنی نانی بەیانە خۆ دەزانی ئینسان هینی دابەزێت زەخت دابەزێت شەکرەی دابەزێت ناسانتر کۆمەڵێ لەم شتانە ڕوتەیەەکە پارتیان نان لە ماڵەوە خۆمون هەموو بەیانیان حەوت هەڵەسی بەڵێ چ شتێکە خۆی بەیانیان زیات وەڵای هین بێ ماز بێ قەیماق بێ لە ڕووی تەندروستیەوە دەڵێن ژەمی بەیانیان یەکێکە لەو ژەمانەی کە زۆرترین سوودی هەیە بۆچی زۆر تااقەت من فڕای 12 گرێمە لە ماڵەوە زیاتر گنگی بە چیە لە ژەمی بەیانیانە ماڵەوەتان زیاتر گنگی بە چ جۆرە خواردنیەکە وەڵا ئەوش زۆری حەز لە ماز دەکات
ئەی وەکو منداڵەکانتان ئەوانش گرنگی بە نانی بەیانیە دەن بناڵم نییە نییە باشە ئەوەی کە ئەبینین لێرە خەڵک بەیانیان دێ ڕووکەن ئەم شوێنانە هەستەکەی نانی بەیانیان ئەگەر ڕۆژێک نەی خۆی بیانی جسمت بێتاقەترە بە بەراوردۆ ڕۆژانی کە نانی بەیانی باشت خواردو چونکە دەڵتە گرێمە ئەبێ لاقل تۆ دێ نان بخۆم هەرە بێ شتێک ئارە وەڵا دەی تەندروست باشە بیشەڵا بەڵ لەگەڵ ژەمی بەیانیانە جەو چۆن والله بيانان من ساعات سوار نانقوم لقل ملا بياني بخوا ملا عليه الله اكبر في بيقول ما والله سم راكم دەی بۆ کرێکاری دێ بێرە انا والله ديوي بيا بەیانیان زیاتر گرنگی بەچیە دێت خواردنێک زیاتر والله ماز بي قيماغ بي شوربا بي شي بي خويت بو سري شذا بس ما استقص عنه نقدر برسيده بي بەشی ئەوە ناکات تۆزە والله ماز بو وانا باشا لێرە تاگەیتە مەطعمێ ئەینا خۆ بە ماست تێر ناخۆی بەڵام من خۆم کەم خۆریشم هیچ ناخۆم ماستەکە بەس بۆیە بگەێنتە مەطعمێ لێ ماست بیاین بۆ مەعیدەکردنەوەیە ئەگەر ڕاستی بێ خەڵک بۆ ماستاوەخوا بۆیە سیحەتی تۆزێ فەرقەکا پێی ئێستا هەسەکەی گەنجی ئێستا لەبەروی درەنگە خەوێت بەیانیان دەوری سعات 11 هەڵەسێ بۆ نانی بەیانی یعنی سەرێکە سیستەمی ژەمەکانی تێک شۆ بە بەراورد بە جاران هیچ شتێک لە شوێنی خۆیان نەما برا گەورەکەم گەنجی ئێستا هیچی ئیشکەر نییە من گەنجیش بووم لە پێش باوکمەوە ئەگەشتمە بازار سعات چوار گەنجی ئێستا ئیشکەر نی هیچ ناگا و تەمەڵ بۆ تا سعات دوو سەیری فەیسبوک و شتەکا و دوو ئەخێ یانزەی ئەنگلیزیە لەسێ ئەوە هەموو ژیانی تێگەشکێ هیچی پێ ناکرێت هەستەکەی ڕۆژێک ئەگەر نانێکی بەیانی باشت خوارد بێ بە بەراورد بە ڕۆژەکانی تر وەزی لاشت وزەت باشترە لە ڕۆژەکانی دی ئەی طبعا خۆی نان خواردن وزە دەهاتێت سیارە بێ بانزین ناڕوە تۆش نان نەخۆی ئیشی پێ ناکرێت تایبەتی بەیانیان کە هیچ زەرەریشی نییە بگرە سوودیش وڵا سوودیە بەیانیان بەڵێ وەکوتە ماستەکە تەنها بۆیە بگەێنتە شوێن ئەی ماستەکە یعنی وەکو خواردنیکە نییە ماز هازیمەیە خۆی یعنی هیچێگای خوا من لە ماڵەوە ئێستا ئێواران کە چێش نانەکات دوو کەوچکە خۆم دوای نان و ماسەکەکەم بەسەریا بەسیحەتەکەم باشترە بۆ شەو ماستەکە بۆی ئای تەبعاً بۆ شارێ بۆ شەو کە بەسەریاکەی ماست بۆی باشترە بەیانیان خەڵک زیاتر بۆ نمونە گەنجەکان سعات 11 هەڵەسن لە خەو تاقەتی من بەیانیان زوڵەسم نانی خۆمە خۆم ئەڕۆ لە بەیانیانە چی شتێک زیاتر گرنگی پێدە لە خواردنەکان وڵی تر ڕۆن بێ هەنگوین بێ دۆشاو بێ ئالەوانە من ئالە بەوانە هینە ئالە و پیاوەش پرسە لە من سڵاو لێ بێت لە تۆش بەساقە بژی سپاسە بەیانیان سعات چەند هەڵەسی بۆ نان خواردنی بەیانی من بەیان سعات 5 پێنجی بەیانی هەڵەسی بەڵێ پێنجی ژنانی بەیانی خۆی بەڵێ چ شتێک لە ژەمی بەیانیانە زیاتر گرنگی پێدەی لە خواردنەکان وڵی وەکو گرنگی هیچ شتێک گرنگی نییە ئەوەی حازر بێ خۆم ینی کێشت نیەرچی کێشەم نیە لە خواردن ئەگەر لە بەردەست بێ کۆمەڵ لەو خواردنانی بابەتی بەیانیان دەست بۆ کامیانە کۆمەڵ نییە سوتفەی نەکردووە کۆمەڵ نییە هەر تاکە هەر یەک شتە بەڵێ سوتفەی نەکردو من پێنجی بەیانی هەڵەسم لە خەو لەکوێ هەرکۆڕۆن و هەنگوێن و گوێز و ئەمانە حازرە بێمی وانە بەیانیان کە دێ بۆ ئێرە بۆ دوکانەکان هەمووی لەبەردەستایە باسی ماڵەوە جارێ لەگەڵەکەم باسی دوکان نەکەم دوکان جارێمە هەر بڵێ کەباب و گۆشت و جگەر و یەکێکیان نەخۆش لێرە گرنگی بە جگەرەدا بۆ بەیانی بەڵێ 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 حەزانە جگارە لە ڕووی تەندروستیەوە دەڵێن نانی بەیانی یەکێکە لەو ژەمانەی هەرچی بخۆی کێشەی نییە و سوودی هەیە بۆ لەش وەکو ژەمەکانی تر وایە وایە تا چەند لە ماڵەوەتان گرنگیت بەم ژەمەناننداوە بۆ ماڵ و مناڵەکە وەڵی بە عامێمە گرنگیمان بەنانی بەیانی نییە بە حکمی بڵێن ئیشەکەمان کە بەیانیان زوو هەڵەسین لە خەو درەنگەڵ ناسین لە خەو ئەتا حکمی پێدراوە یانی من ماڵەوە ئەویش وەزیفەی هەیە و شتێکە لەگەڵی تۆ هەڵەسن تقریبا مایواش تۆز لەگەڵ من هەڵەسن و باڵە نان و خۆیان بەیانیان کە دەی بۆیش پێشتر ژەمی بەیانیە خۆی یاخود دوای ئیش دەچەکەی بە ناخواردنی بەیانی لێرە نان دەخۆم لێرەی خۆی زیاتر حەزت لە چیە لە ژەمی بەیانیان لەو کلێرە بەخیمەی دەخۆم ئەی بابەتی ماست و پەنیر و قەیماخ و گوێز و ئەم شتانی بەیانیان
کە زیاتر تایبەتە بە بەیانی ئەمانە بەکار نایێنی بەخوا من کەم من بەکاری بەس لە لایەکڕای دەکەن لە ڕووی تەندروستیەوە دەڵێن ژەمی بەیانیانێکی کە لەو ژەمانەی کە زۆرترین سوودی بۆ لەشەیە ئەو ڕۆژەی کەنانی بەیانی باشە خۆی هەستەکەی لە ڕووی ئیش و کارەوە باشترە بۆت تەندروستیت باشتر لە ڕۆژەکانی دیکە باشترە سەردا نانی بیانیان لە هەموو نانێک باشترە نانی نێوەڕان باشە نان ئێواران باشترە نانی بیانیان وزەی بە ئینسان دەبێت لە ڕووی تەندروستی دەڵێن مۆشیش باشە بە خوددا من لەو عیلمەیدا نازانم بەڕام ئینسان دەرگ دەکاتە سەر خۆی بەخۆی ئینسان کە نانی بەیانیان دەخوا بەخۆی وزەیەکی پەیدا دەکاتەوە ئەگەر نان نەخۆی ینی کەمتر وزەتەیە لە ماڵەوەتان تا چەند گرنگی بە ژەمی بەیانیان بەیانیان هەموو بەیانیان نان دەخۆم لە ماڵ بەیانیان زوو هەردەستم نان دەخۆم لە ماڵ ئێستا گەنجی ئێستا زۆر تااقەتی نییە 11 هەڵەسێ نان ناخۆنەوە هەندێکشان وەڕنا جەوی دەکەویتەوە سەر خۆیان لەبەرەوەی ئەو گەنجی ئێستا و سەردەمیمە فەرقی لێ ئەدی ئەمە سەردەمێک لەو بووینە ئەو کاتیکە ئەو مۆبایل و ئەو بەزم و ڕزمانە نەبووە لە ئەو لە کاتی مامەوە ڕاهاتوو شتەکان لە شوێنی خۆی بوو بەیانیان لە کاتی خۆیان نانەخورا شوێنی خۆی گەنجی ئێستانە ئێستا ژەمی بەیانیان نەکەوێتە 11 نیوەڕوانیشی دواکەوێت زۆریان هەر ناشکۆنم تا نیوەڕوانە لەگەڵ ژەمی بەیانیانە جەو چۆن لەگەڵ نانی بەیانیانە جەوم زۆر باشە ئەوەتی تەمەنمی بە زۆری حەزم نان و ماز بوو نانی بیانیان لە هەموو نانێک باشترە نانی بەیانی وزایە بە لەش نانی بەیانی لە هەردوو شەمەکەیکە بە سووترە و ئیسیفادی زۆرترە و تەندروستتر ئەم ژەمە ئێستا لە بەردەم من دەیبینن ئەمە پەنیرە ئەمەیان قەیماغۆنگوینە ئەمە ماستە ئەمە گوێزە ئەو ژنانی گەرم و چایە بێ ئەوە ناخۆش ژەمی بەیانیان لێراکەین لە ڕووی تەندروستیەوە ژەمی بەیانێنێکی کە لەو ژەمانەی کە زۆرترین سوودی بۆ لەشەیە هەتا بۆ کۆمەڵێک نەخۆشی وەکو نەخۆشەکانی دڵ وەکو بیرکردنەوە بە تایبەتی بۆ کەسانی کە منداڵیان هەیە پێشەوەی بچن بە قوتابخانە پزیشک ئاماژە بەوەکەن کە نانێکی بەیانی باشیان بدەنێ لەبەرەوەی بۆ بیرکردنەوە و مێشکیان سوودێکی زۆری وە چەندین نەخۆشی دیکە ئەمە واکات هەر ڕۆژێک نانی بەیانیت باش خوارد بێ ڕۆژێکی پرۆزە و پرچالاکی بێ بەڵام بەداخەوە کە ئێستا دەبینی بەشێکی زۆر لە گەنجان لە بەروی شەوان درەنگ دەخەون سبەینێ ساعات نزیکەی 11 هەڵەسن کاتی ژەمی بەیانیان نەماوە بۆیە لە ڕووی تەندروستیەوە زەرێکی زۆر لە شولاری خۆیان داوە هیوادارین ئێوەش بتوانن باشترین ژەمی خۆتان کە ژەمی بەیانانەگرنگی پێ بدەن تا تەندروستێکی باش و چاکتان هەبێت بەنامەیەم جارەی مایکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکتر بەخوای گەورتان سپێرم خواتان